بەڕێزان بۆ قسەکردن لەسەر دوایین گۆڕانکاریەکانی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی بەڕێز دارا محەممەدەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی میوانمانە. مامۆستا دارا سڵاوی خوارد دەبێت، سوپاس بۆ ئامادەبوونت لە دوای کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانەوە. دەکرێت بڵین پەیوەندیەکانی هەرێم و ناوەند بە تەواوەتی ئاسایی بۆتەوە یاخود بای ئەوەندە دۆسەی هەڵپەسێراو هەیە کە ئەو قسەیە ئاسان نەبێت بڵین پەیوەندیەکان چوونەتە دۆخی ئاساییەوە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئەو کێشە و قەیرانانەی کە دەسەڵاتی کوردی بەسەر هەرێمی کوردستانی هێنا و دوجاری یەکێک لە هەڵەکانی ئەم دەسەڵاتە ئەنجامدانی ڕیفراندۆم و دواتریش نەبوونی بەدیلێک لە دوای شکستی ڕیفراندۆم و نەبوونی بەرگری و مقاومەتێک بۆ نەگەڕانەوەی هێزەکانی حکوومەتی ناوەند بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کاوە شکستێکی گەورە بوو بەڕاستی بۆ دەسەڵاتی کوردی کێمەی بەم بارودۆخە گەیان کۆمەڵێکشی تری بەدوایە هێنا کە دەرەنجامی ئەو مامەڵە ناواقعەیەی هەرێمی کوردستان بوو کە وەکو دەوڵەت مامەڵەی دەکرد و دەوڵەتیش نەبوو و نەشی توانی ئیدامە بەو حاڵەتەی خۆی بدا کە ئێمە وەکو دەوڵەتێک دەژیاین لە هەموو ڕوویەکەوە. هەرێمی کوردستان پێش بەغدا کاتێک کە ڕژێم ڕووخاوە فڕۆکەخانەکانی کوردستان هەرێمی کوردستان کارابوون، پێش بەغدا فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێریشیان کردووە و خەڵقی عێراق دەهات لە فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیەوە دەڕۆیشتن. خەڵک لە وڵاتانی دنیا لە بەرپرسەکانیەوە تا کۆمپانیەکانیان بەهاتن بە کوردستانەوە تێپەردەبوون بە عێراق و ئێمە حکمی عێراقشمان لەدەست بوو. سەرۆک کۆماری عێراق کورد بوو، سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمان کورد بوو، جێگری سەرۆک وەزیران کورد بوو، سەرۆکی ئەرکانی سوپا کورد بوو، سەرۆکی هەڵگری سەربازی کورد بوو، چەندین وەزیر و وەکیل وەزیر و یعنی دەتوانم بڵێم ناوچە گرنگەکانی بەغداش پێشمەرگە دەیپاراست و کورد تا بە تایبەتی دوای هاتنی داعش هەتاکو و چیای حەمرین و ئەوانە پێشمەرگەی لێبوو. بەڵام هەموو ئەمانەمان بە نەفامی و نەزانی خۆمان بە کەلەڕەقی خۆمان من پێم وابوو وامان کرد کە ئەمانە هەمووی لەدەست دێن. خۆمان چێ یعنی تەحدید مەبەستم یعنی دەسەڵاتی سیاسی کوردی شکستی هێنا و هەموو ئەمانەی لەدەستدا بەس لەدەست میلەتی کورد چوو. فڕۆکەخانەکان ڕاستە تا ئێستا داخرابوون کە بەڕاستی ئەوەش شکستێکی گەورە بوو بۆ دەسەڵاتی کوردی و خەڵقی کوردستانیش تیا زەرەتمەند بوو. ئێستا کە موچە نییە، بارودۆخی خەڵک وایە، هەموو خەڵقی کوردستان تیا زەرەتمەند بووە. دەسەڵات من پێم وایە ئیش و کارەکانی خۆی هەر دەڕواوە هەر بە تەمای ئەوەیە بمێنێتەوە مەگەر خەڵقی کوردستان سزای بدا لە هەڵبژاردنەکانی داهاتوو. فڕۆکەخانەکان کە بۆ ئێمە زۆر گرنگ بوون، دەسەڵاتیش خەمی بوو لەبەرەوەی کە ئەم فڕۆکەخانانە بەڕاستی لە دەرەوەی ئیدارەی دەسەڵاتی مەرکەزی ئیشیە کرد، بە پێی دەستور مامەڵایان نەکردووە. لەم فڕۆکەخانانەوە هەر کەسێک هاتبێ و ڕۆژ پێ بەغدا ئاگادار نەبووە. خەڵک بە پێی ڤیزە ناتوە تا هەرێمی کوردستان. ڕەزامەندی لە دایرەی ئیقامەوە وەرگرتووە لە هەولێر یا لە سلێمانی و خەڵک هاتوۆتە فڕۆکەخانەکانەوە. لە فڕۆکەخانەکانەوە چیر ناردرابێتە دەرەوە لە پارە لە شتی تر هەرچی بوو بێ بەغدا ئاگادار نەبووە. ئەوەی بەغدا چەند مانگەکاری لەسەرە کرد، تەمانەوەی تەحقیق کرد و لە ڕێکەوتنەکە بڕیاری داوە هەموو داتاکانی فڕۆکەخانەکان ڕۆژانە دەبێ بچێتەوە بەغدا. داهاتیش تەڵام بەس داهات گرنگ نییە بەقەدەرەوەی ئەوێ معلوماتەکان وەرگێ. هەر کەسێک لە هەرێمەوە سەفەرکا لای بەغدا دەبێ ئاشکرا بێکی، هەر کەسێک دێتە هەرێمەوە دەبێ بە ڤیزەی عێراقی بێتە هەرێمەوە و یەکسەر فڕۆکەخانەکان و دایرەی نیشینگە و هەموو بەشەکانیشی گرێ درا بە بەغداوە سەر بە بەغدایە و لەوێەوە تەعلیمات و ڕێنماییەکان وەردەگرن واتە کۆنتڕۆڵکردنی ئاسمانی کوردستان یا پەیوەندی کوردستان بە دەرەوە لە ڕێی فڕۆکەخانەکانەوە هەمووی کەوتەوە دەستی بەغدا کە وردە وردە دەوێت مەرجەکانی خۆیمان بەسەرا فەرزکە. ئێمە کاتی خۆی ئەگەر هەر بەپێ ئەو دەستورە کارمان بکردایە و ئیشمان لەسەر جێبەجێکردنی دەستور بکردایە تا کورد بەهێز بوو بەغدا بێهێز بوو، دەکرا بەشێکی زۆری مادەکانی دەستور جێبەجێ بکرێ و ئێستا بەغدا مەرجەکانی خۆیمان بەسەرا فەرز نەکە کە هێشتا شتی تریشی ماوە. بەڵام لەبەرەوەی خەڵقی کوردستان بەڕاستی هەستەکات دەچەوسێتەوە بەردەست دەسەڵاتی کوردیەوە، دەرەنجامی هەموو خەبات و ڕاپەڕین و شەهید و خوێنڕشتن و ئەوەی کە کردمان لە هەرێمی کوردستان نەمانتوانی سیستمێک بەم هەرێمە دانین. ئێستا لە هەرێم سەرۆکی پەرلەمان نییە، ئێستا لە هەرێم سەرۆکی هەرێمی نییە، ئێستا لە هەرێم حکوومەتەکەی چەند وەختە بەسەر چووە و نیوەی وەزیرەکان لە ماڵەوەن.
ئێستا لە هەرێم فڕۆکەخانەکان نین بڕیارە بکرێتەوە ئێستا لە هەرێمە ڕوبع موچەونی و موچەکەش نەماوە ئێستا لە هەرێمە بودجەیەک نییە بۆ ئاوەدانی پارێزگاکان لە هەرێما کۆمپانیەکان نەماون ئەمەی هەموو پێمان هات ئەمە شکستی دەسەڵاتی کوردی بوو زۆر باش کە سزای خەڵکی کوردستانیدا لە جیاتی و خزمەتی بکە مامۆستا حکوومەتی عراق زۆر دەمێکە بە جددی داوای ڕادستکردنی نەوتەکە پێدوانیە ژێربەژێر هەرێمی کوردستان ڕێکەوت بێ کە تەواوی نەوتەکەی ڕادستی بەغدا و سۆمە بکات بۆیە حکوومەتی عراق لە ظاهریە فڕۆکەخانەکانی کردوەوە ینی ئەمە پەیوەندی بە ڕێکەوتنی ژێربەژێری ئێمە دانی ئەبێ مەقسەی لەسەر شتێک بکەین ئەوی ژێمە پێمان وایە ئەڵێن سەروەری یاسا ئەگەر یاسا سەروەر وایە هەرێمی کوردستان بەم حاڵەتی ئێستای ناگەیت هەرچی دەسەڵاتی بوو بێ یاسای پێشێل کردووە ئەوەی ئێمە بۆیە گەشتینە مەقارە لە بەغدا شتێکەیە پێڵەن دەستور ئەم دەستورە کورد ڕۆڵی سەرەکی هەبووە لە دانانی باش یا خراپ خاڵی ئیجابی تایە هەندێک خاڵی سلبیشی تایە بەپێی ئەم دەستورە داهاتی هەرێم ئەبێ لە ڕێگای بەغاوە بفرۆشرێ و هەرێمی ژەبێ شەریکە لەو داهاتەی لە عێراقا هەیە بەگشتی ئەمەی کە کراوە نادەستوری بووە لە هەرێمی کوردستان بە ناوی ئابووری سربەخۆ کە شکستی هێنا ناکرێ بڵێین بەغدا وەزعی لە ئێمە خراپترە و ئێمە ماچین سوال لە بەغاکەین بەغدا وەزعی لە ئێمە خراپترە و چاوەڕێین موچەمان بۆ بنێرێ بەغدا وەزعی لە ئێمە خراپترە و بەڵام هەموومان جێبوچەی خۆی داوە هەموو ئەو چانەی دوسێ ساڵەکەی کەوە لە هەرێمی کوردستانە موچەی ساڵێکی بە کاملی نەداوە چۆن بەغدا وەزعی لە ئێمە خراپترە بەغدا دەوڵەتە بەغدا خەڵک قەرزی پێدەدا بەغدا داهاتی ئێستا ناردنی نەوتەکەی ڕۆژانە زیاد لە 4 ملیۆن دۆلارە داهاتەکەی دیارە شەفافترە بە هەموو گەندەڵەکان و لێرە باشترە ئێستا بەغدام بە هیچ شێوەیەک ئامادە نییە موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان لە پارەی نەوتی بەسڕا ئەگەر بێت و ئەم داهاتە نەچێتەوە بەردەستی بەغدا و حکوومەتی هەرێم دەبێ ئامادە بێت تەسلیمیکە و بەڵێنیشی پێداون بەڵام حکوومەتی هەرێم دەیەوێت شتێکی کە بەدەست بێنێ ئەوی شەوەیە پارەی پێشوەختەی نەوتی وەرگرتووە کەس نازانێت چی لێ کردووە ئێمە ئاڵی نەوتمان کڕیوە 20 میلیارد دلار قەرزارین موچەشمان نەداوە هیچیشمان نەکردووە قەرزاریشین یعنی وەکو تاجیرێکی فاشیل وا بووین ئێستا دایانەیە بەغدا ئەو قەرزانەشیان بۆ بداتەوە جنا ئامادەن نەوتەکەی تەسلیم کردن و تەسلیمی نەکەن هیچیشی پێ ناکرێەوە خەڵکی کوردستانی ژیان و گوزەران و موچەی لە دەسەڵاتاوێ بۆیە بە ناچاری پێم وایە دەبێت تەسلیمیکەن و دەبێت بە ئاشکراش بڵێن تەسلیممان کرد چونکە ئەوە مەلەفە ناشارێتەوە بەڵێ سەبارەت بە کێشەی خاک ینی کە بۆ هەر نەتەوەیەک لە ڕیزبەندی بە بەهاترین مافەکانێتی بە تایبەت بۆ کورد پێت وایە ئەوەی بەرپرسانی کورتوانیان بەدەستی بێنن لە کەوانەیەکە لە دۆسەی نەوت و فڕۆکەخانەکان کە هیچیان بەدەست نێناوە بۆ خاکیش لەوە زیاتریان پێکرێت دیارە مەبەستم پێی ئەنی منتیقە جێناکۆکەکانە دەتوانن جارێکی تر لە 151-52 خاکی کوردستان کە لە دەست چووە بیگەڕێنەوە لە ڕاستیدا ئەمە ململانەی نەتەوەیەکە ئێمە دەرفەتێکی مێژوویمان بۆ ڕێکەوت دوای 100 ساڵ لە خەبات زوربەی هەر زۆری ناوچە کوردستانیەکان کەوتەوە سەر هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی بەڵام شکستی دەسەڵاتی کوردی کاڵفامی سیاسەتمەدارانی کورد ئەوەی ئیدارەی ئەم وڵاتیان دەکرد ئێمەی وا لێ کرد ئەو هەمووی لە دەست بدەینەوە بەڵام ئەم خاکار خاکی کوردستانە مێژوو پێمان دەڵێ جوگرافیا پێمان دەڵێ هەموو ئەسایقەکانیش پێمان دەڵێ خاکی کوردستانە داگیرکەران بە زۆر خۆیان سەپاندووە لە کاتێکە کورد بە نەزانی کاری کردووە بێهێز و بێدەسەڵات بووە هیچ کاتێک وەک ئێستا بەغدا بێهێز و بێدەسەڵات نییە بێهێزترین حکوومەت ئەمڕۆ لە عێراقا هەیە بەڵام ئێمە ئەوەندە بێهێزین ناتوانین ڕوبەڕووی ئەوش بینەوە بە ناچاری ئەم ناوچانەی تەسلیم کراوە ئەم ناوچانە ناوچەی کوردستانین بە پێی دەستوریش ئەگەر کاری لەسەر بکەین بەزەوە بە یەکریزی ناوخۆمان دەکرێت بە دەسەڵاتێکی تۆکمە دەکرێت بە دەسەڵاتێک دەکرێت لە هەرێما هەبێ کە نوێنەری خەڵک بێ بەرژەوەندی کوردستان و نیشتیمان و وڵات و خەڵکی کوردستانی لا گەورەتر بێت لە بەرژەوەندی حزب ئامادە بێ ئەو سەرۆت و سامانەی هەیەی بخاتە خزمەتی خەڵک نەک هەمووی بکا بە قوربانی مانەوەی خۆی یا حیزبەکەی ئەگەر بێت و ئەمە بکرێ ئێمار بە پێی مادەی 140 دەستوریش بێ ئەو ناوچانە ناوچەی کوردستانین ئەگەر ڕاپرسیشی تیا بکرێ بەشێکی زۆری بە پێ ڕاپرسی دەگەڕێتەوە هەرێمی کوردستان ئەو بارودۆخە ناسایی کاشە هەر نامێنێ من بە بۆچوونی خۆم کورد بە مافی خۆی هەردەگا و هەموو نەتەوەیەکیش دەبێ بگا و مافی چارەی خۆنووسینی خەڵکی کوردستان بڕیاری لێ دەدا پێشی دەگا و ئەو ناوچانش دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بەس لە ژێر دەستی ئەم دەسەڵاتی ئێستانە چونکە ئەمە 27 ساڵ تەجروبە 27 ساڵ دەیان وڵاتی گەورە لە دنیا پێگەیشت و دروست بوو چوونە ریزی پێشەوە لە بواری ئابووری و سیاسی و پێگەی سیاسیان لە وڵاتان بەڵام ئەمە 27 ساڵ بەڕاستی گەڕاینەوە دواوە
ئەوەی داشمان ئەوەی کردبووشمان لە دەستماندا بۆیە بەم دەسەڵاتە ناکرێ بەڵام لە دەرەنجامی ئەم گۆڕانکاریانەی لە ناوچەکە لە پێشەوە بە تایبەتی هەڵبژاردنەکانی بەغدا و هەرێم خەڵقی کوردستان دەتوانێت گۆڕانکاری لە دەسەڵات بکە و من پێم وایە دوای دروستبوونی ئیدارەیەکی تۆکمە ئەو ناوچانە دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. باش کاتم نەماوە بە کورتی وەڵامیان پرسیارم بێتەوە سپاس دەکەم سەبارەت بە خودی پرۆسەی دانوستانەکان ینی مامۆستا داراوەی ئەبینرێت زیاتر تیمی پارتی سەرۆکایەتی ئەم دانوستان و ئەم ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا دەکەن حکوومەت یەرێمیش لە دوو تیم پێگاتۆ یەکێتی و پارتی تۆ پێ دوای یەکێتی ئاگادارە لە تەواوی ئەو ڕێکەوتنانەیان تەنها پارتی ئیشەکانەکە نا لە ڕاستیە حکوومەتی هەرێم هەردوو لا بەڕێوەیەن بەڵام پشکی سەرەکی پشکی پارتیە و پارتی دانوسانەکان دەکا و نەوتەکە زۆرینەی ئەمڕۆ لای پارتیە و بۆریەکە لە سنووری پارتیەوە دەڕوا و پارتی بەشێک لە هەرێمی کوردستانی لەبەر دەستایە بە حکمی واقعەکەی بۆیە بەغدا لەگەڵ پارتی دادەنیشێ یەکێتی شەریکە یەکێتی ژاگەدارە یەکێتی حسەی خۆی هەیە بە بۆری بێ لە سنوورەکانەوە بە هەر هەیەتی بەڵام دەرەنجام بەرپرسیاری یەکەم لە وەزعەکە ئێستا پارتیە و پارتیش دانوسانەکان دەکا و پارتیش دەوێت بارودۆخەکەی ورکاتەوە چونکە فشاری زۆرتر لەسەر پارتیە یەکێتی بەدەر لەوەی شەریکە بەڵام ئێستا کۆمەڵێک کێشەیەکەی بۆ هاتۆتە پێشەوە کە بەرپرسیارەتە کەوتوەتە دەست پارتی دیموکراتی کوردستان ئەم دانوستانانە تەنها بۆ بەڕێکردنی کاتە تەنها بۆ ڕزگاربوونە لە خنکان گەرنا دانوستانی سەرکەوتوو وا دەکرێت کە حکوومەتێکی بەهێز بە ناوی خەڵکی کوردستانەوە حکوومەتێکی باوەڕ پێکرا و متمانە پێکرا و ئەم دانوسانانەکە نەک حیزبێک بیکە چونکە ئێمە لە کاتێکا دانوسانەکەین کە شکستمان خوارد لە ریفراندۆم شکستمان خوارد لە ڕوبەڕووبوونەوەی بەغدا هەر کاتێکیش دانوسان لە حاڵەتێکا بکرێت براوە لەگەڵ دۆڕاوە بیکە حتمما براوە مەرجەکانی خۆی فەرز کردووە بە درێژایی مێژوو هەروە بووە تا ئێستاش. بەڕێز دارا محەممەدەمین ئەندامی سەرکردایەتی پێشووی کۆمەڵی ئیسلامی سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی ئەمەدایەوە.